سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش دیارە ماوەی ئەوە بۆ 3 ڕۆژ دەچێت کارمەندانی نەخۆشخانەی هیوا بایکۆتیان کردووە بە هۆکاری ئەوەی کە ئەوانەی کە بەدەڵ عیادەت واتە شەفتی زیادەی دەوام دەکەن لە دوانی وڕانەوە ماوەی 6 مانگە موچیان پێ نەدراوە بایکۆتی داوامیان کردووە سەرڕای ئەوە تاوەکو ئێستا هیچ کام لە بەرپرسانی ینی حکوومەت یان بەرپرسانی وڵات بەدەم داواکاری ئەم کارمەندانەوە نەهاتون وە گویان لە داواکاریەکان نەگرتووە کە پێدانی موچی ئەو 6 مانگەیە و هەروەها ئەوان داوایان کرد کە میلاکاتیان هیچ نەبێ لە ئێستا کەم نەکرێتەوە پێویستە میلاکاتی زیاتری و بەڵام لە هەمان کاتا بە بڕیارێکی وەزارەتی تەندروستی وهروها وەزارەتی دارایی 150 میلاکاتیشان بۆ کەم کراوەتەوە ئەوش گرفتێکی تری بۆ نەخۆشخانەی هیوا دروست کردووە من قسەم کردووە لەگەڵ کارمەندانی نەخۆشخانەکە بەیانی یەکێک لە کارمەندەکان بە منی وت ینی حکومت بەرەبەرە هەنگام دەرێ بۆەوەی کە نەخۆشخانەی هیوا نەمێنەوە ئەمەش وەکو سەرجەم سێکتەرەکانی تر بەرەو ئەوە بڕاتکە بیکەن بە بیدەن بە کەرتی تایبەت لە هەمان کادا کۆمەڵی نەخۆش کە بە منیان وتووە ئەوان ئەگەر نەخۆشخانەی هیوا نەبێت توانای کڕینی تەنانەت یەک دەرزیشیان نییە بۆیە مانەوەی هیوا بەلانەوە گرینگە تا ئێستاش ئەوەی کە لەسەر پێماوەتەوە زۆربەی بەهۆی ئەوەیەوە کە خێرخوازان بەردەوام یارمەتیانی داوە من دەچمە لای یەکێک لە کارمەندەکان بزانین تاوەکو ئێستا هیچ جوابێکە بووە هیچ دەنگەکە بوو لەسەرەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت یاخنا سڵاوی خوال لێبێت زۆر سپاس بۆ ئامادەبوون تا ئێستا ینی جوابتان دراوەتەوە ینی کەس قسەی کردو هاتووە سەرخەت لەگەڵێوێ تا ئەم دقەی کە بەڕێستان لێرن هیچ جوابێکمان نەدراوەتەوە و من هیوادارم وەکو خۆم هیوادارم داوا لە لایەنی پەیوەندیدارەکان دەکەم بە هەموو جۆرەکەەوە بنم کێشەیە چارەسەر بکەن لەبەرەوەی ئەگە چارەسەری نەکەن بەڕاستی ئەوەی کە زەرمەندە لە نەخۆشخانەی هیوا ئەو نەخۆشانن کە سەردانی ئێرە دەکەن هەموو ئەو نەخۆشانش کە سەردانی ئێرە دەکەن کە سوکاری ئێمن هاوڵاتی ئەم شارە و شارەکانی کەن هەمووی خوشک و براو کە سوکاری ئێمن ئەمانە ئەگەر ئەم نەخۆشخانەی ئێمە بەڕاستی بەرەو ئەوە بڕوا بەرەو وێرانە بڕوا و بەرەو ئەوە داخستنەوەوانە بڕوا خەڵقی فەقیر و هەژارێکی زۆر زەرە دەکا جا هیوادارم کە لایەنی پەیوەندیدار بە ئاگا بێنەوە وەلو ئەم کێشەیە هەری ئەمڕۆ نییە هەموو ساڵە ئەم کێشەیە بۆ جۆرە حکوومەت دووبارەیە یەکاتەوە یعنی تۆ لەسەر بڕیارێک لەسەر ئیمزایەک لە مانگی یەکەوە ئەوە دەڕۆین بەرەو مانگی حەوت تا ئێستا جوابی نەخۆشخانەی هیوایان نەداوەتەوە کە گرنگترین سنتەری لە شاری سلێمانی و جوانی شاری سلێمانی ئەم سنتەرەیە کە خەڵق هیوایەکی زۆری لەسەرەتی جا هیوادارم ئەم لایەنانە بیر بکەنەوە لەوەی کە زیاتر ئەمە نەهێڵن بەسەریا بڕوە و داوا لە خەڵقیش دەکەم ئەمە هەر قبول مەکات لە حکوومەت لەبەرەوەی ئێمە ئەوەی کە تێبینیم بێ ئەمە ڕێی شەخصی خۆمەی کەسنا وا هەز دەکەم کە ئەم نەخۆشخانە و ئەم سنتەرە گرنگە کە خزمەتێکی زۆر باشی تیا دەکرێت بۆ خەڵق و خەڵکی شەمو لێ ڕازیە ئەمیش بەرەو کەرتی تایبەت بن و خەڵق ناچار بکەن بڕوا لە دەرەوە عیلاجی خۆی بکە جا ئەمارکێکی قورس دەکەوێتە سەر هاوڵاتیان ئیشارەکەمان هەموو بنەماڵەیە گەگرێتەوە بۆ دوار ڕۆژ جا بۆیە ئێمە داوا لە لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە ئەمە بە هەند وەربگرن کاتی خۆی بەڕێز مام جەلال بڕیاری ئەم نەخۆشخانەیدا و هاوکارێکی زۆر باشی کردووە ئیتر ئێستا من بەلامەوە زۆر سەیرە کە لە دەبەری ئێمەش با بڵێن کە پێی دەڵێن دەبەری سەوز یعنی بەڕێز قوبات تاڵەبانی بەڕێز کاک پاڤێڵ بەڕێز کاگلاهوری شێخجەنگی دەبواە یەکەم کەس بن بێنە سەرخەت و نەهێڵن ئەو وەزع لێرە ڕووبە بەڕاستی من هەر وەکو خودی خۆشم گلەی ئاڕاستەی ئەوان دەکەم بە دەرەجە یەک لەبەرەوەی دەسەڵات لە دەبەری سەوز ئەوان دەتوانن چارەسەر بکەن ئەگەر بیانەوێ جا من وای دەبینم ئەمە بەمە بەسە ئەم دواخستنی موچە و کارمەندان موچیان نەدرێتێ و ئەگەر خۆوەندە ئەرکێکی زۆر قورس نییە یعنی ئێمە یەک سنتەرێکە ئەم سنتەرە دەتوانن چاکی بکەن بەڵام بەمە بەسە من وای دەبینم بەمە بەس بە چارەسەری نەکە ئەم نەخۆشخانەی هیوا لە چەند بەش پێکاتواتە بەشەکانی نەخۆشخانەی هیوا چەنە و دوای ئەوەش باسی ئەوم بۆ بکە ئێوە 6 مانگە بەلە خۆبەردووی بێ ئەوەی موچتان پێ برێت دەوامتان کردووە ئێستا چ ینی چۆنەڵی داواکاریەکتان هەیە لە حکوومەتیان چ مەرجێکتان یا مەرجتان هەیە بۆی کە جاریکتر بگەڕێنەوە سەردەوام بەڵێ ئێمە مەرجەکەمانەوەیە ئێمە بەدڵ عیاداتمان هەیە دوانی وەڕوان ئەوەی کە ئێمە ئێستا مانمان لەسەرگرتووان بەدڵ عیاداتەوە وەکو باسی یەکەن لە 150 بڕیوە حکوومەت لە 150 بڕیوە و لە 150 سەربەکەن لە 150 کەش زۆر کەمەکە کارمەند ناتوانێت بەو ڕێژەکەمە بتوانێت بێ و دەوام بکە جا بۆیە ئەو بەشانەی کە بەڕێزیشی دەڵێ بڵێ نەخۆشخانەی هیوا هەر نەخۆشخانەی هیوا نییە بەتەنیا
ئێمە بەشی کیشکمان هەیە کە ئەوی سەر بە هیوایە بەشی تالاسی مامان هەیە ئەجا هەر لێرەش بەشی زەرعی مۆخمان هەیە بەشی زەرعی مۆخمان هەیە لە ناو هیواشدا چەند بەشێکمان هەیە بەشی ئۆنکۆلۆجیمان هەیە هیماتۆلۆجیمان هەیە بەشی مناڵانمان هەیە عەزلی مناڵانمان هەیە عەزلی گەورە ساڵانمان هەیە ئەمە پالەتیفمان هەیە ئەمانە هەمووی بەشن هەر بەشە و کۆمەڵی کارمەندی دەبێت باسم لەوە کرد ینی ئێستا ئەم بەشانی کە ئێوە هەتانە ئەگەر بێت و دابخرێ چ گرفتێک بۆ نەخۆشەکان دروستە بێ ئایا دەتوانن لە دەرەوە ئەم دەرزی و دەرمان و پێداویستانە دابی بکەن نەخێر شێوازی ئیشکردنی ئێمە جیاوازە لە نەخۆشخانەکانی تر شێوازی ئیشکردنی ئێمە نەخۆش کە هات بەیانی دێ بۆ هیوا کۆمەڵە پاحسی دەوێت یەکەمین شت دکتۆر پاحسەکانی بۆ دەنێرێ بۆ مختەبەر ئەم پاسانش جاری وا هەیە لە 12 بۆ 1 پاسی تیا سەعات 2 دەرەچێ ئەگەر ئێوارانی نەبێ ئەو ڕۆژە ناتوانێت عیلاج وەرگێ دوای ئەوەی کە پاسەکەی کرد ئەگەر بە دوانی وڕان ئیش نەکرێ ئیشەکەی ڕادەوەسێ ئیشی نەخۆشەکانی ئێمەش عیلاجی نەخۆشخانەی هیوا جیاوازە لە نەخۆشێکە خۆ ئەگەر نەخۆشمان هەیە ئەگەر سەعاتێک دواب بکەوێت عیلاجەکەی احتیمالە زەربەیەکی خراپی لێبە نەک ڕۆژێک دواب بکەوێت بۆیە ناکرێ ینی بەبێ ئیسیشاری دەوام لە هیوا زۆر زەحمەتە عیلاج کردێت ینی ئەگەر عیلاجی شەبێ ناتوانانی بیکەیت چونکە دوای پاسەکانی بچێتە ڕۆژی دواتر بێتەوانێ بۆیە زۆر زەرورە ئەمە ینی ئەگەر ببێت ئەگەر ئەو عیلاجە وەرنەگرن لە کاتی خۆ دکتۆر چیتان پێڵە ئاڵە کێشەتان بۆ دروستە بێ یاخود وەڵا بەتەئکید کێشەمان بۆ دروست دەبێت ئەبێ 20 ڕۆژ جارێک ئەو دەرسیە بکەین چەندێکە ئەوەی تۆ ئالەکەی تێپەڕیوە من ئەمڕۆ سەرم بوو ئەو تاسە بایکۆتە چیان پێوتن وتی بایکۆتە و داوام نییە دەرسی نییە بەنیازی چی بکەیت لە دەرەوە توانانی ئەو دەرزیانە دابین بکەیت جەنابێت وەڵام من ئەگەر لە دەرۆژ بیکڕم هەرێبێ بێنم ئەمان بۆم بکەن چکە لە دەرەوە دەرزیە ناکرێ ئەبێ بیهێنم ئەمان بیکەن ئەگەر کارمەند نەبێ دەرزیەکەش بکڕم هەر بێسوودە باش ئەگەر ئەو بایکۆتە بۆ جۆرە بەردەوام بێ ئێوە تا چەند قورسە لە سەرتان دابینکردنی ئەو دەرز و دەرمانە لە دەرەوە بیکڕن وەڵا ئەوەی کە نەخۆش بێ و نەخۆشی هیوا بێیان بیستبێتی تەمان زۆر قورسە من ئەو دەرزی ئەگەر بیکڕم 150 هزار بەوە نایکڕم بەڵێ لەم دۆخی ئێستاشە موچە ئەوایە تا چەند بارگرانی بۆ ئێوە وەڵا زۆر بارگرانی هەر چەند ساغ لە بارگرانی بووە ئیتر ئەمەش هاتووەتە سەری زیاترە وڵی ئیشەڵڵا خی گەورە سەبەب کارەکەمان بگرێ من لێرەوە پیانەڵێم خی گەورە ئەو باری خستوێتە سەر ئێمە بیخاتە سەر ئەوان بۆەوەی ئەو هەست پێ بکەن کە ئێمە ئین و ئەوە بەنا ئومێدیە گەڕینەوە یەک بە یەک ئەوانەی کە هۆکارن بۆ ئەمە خی گەورە ئەم دەردەیان پێ پیشان بە چکە ناڕەحەتترین هەست دەکەیت و ئەگەڕیتەوە ژرەوەتە من جارێمان کرد تلێفۆنمان کە تا جواب دەندەی من لەوە نەخۆشەدان بێرن بۆ یارە ئێستا نەخۆشەکەتان لەکوێ نەخۆشەم خۆیرتر لە ناو سیارنش سیارەکەی ژمێرە لێرە تقریبا لە بەیانی واتی مێستا لە بەیانی نەخۆشەکە لێرە ینی لەسەر لە بەیانی نەخۆشە لە ئەمە بەس تقریبا ئیمەیە دەور 6 مانگە مەڕاجای عێراقیم ئەگەر ئەو نەخۆشخانەیە ئاوات بایکۆت بکات کە ینی کارەکانی بوەستێ ئێوە تواناتان هەیە توانای مادی دارایی لە دەرەوە دەرمان پێدی سێر نەوەڵ نە ڕاتقمان هەیە نە چمان ئەوڵ خۆ معشەتمان لەبان ئەم شوێە ئێرە نەبێت چی لە نەخۆشەکەتانەکە مەجبوری میزان چێ بکەین دەسڵاتمان نییە بەشکەم چشتی بکەم بۆمان ئەوانەی کەوایان کردووە ئەم نەخۆشخانەیەدا بخرێ ینی چیان پێڵە وەڵا وانەی پێماڵێش لەبەر وڵاتمان ناوەسانە یا ڕاتمان نەدانا ئەگەڕاتمان بەنی ئیمەژی ئیشەکەی خەڵقە خەیمەڕێ حکومەت بۆ ینی چ داواکاریکە بۆ حکومەت هەیە بۆ پێدانی ژیانی ئەوانە ڕاتبی ئەوانە دابین بکە ئەوان دەگەڕێنەوە سەرکە پەیامت بۆ حکومەت چییە؟ حکومەت ئەگەر ڕاتمیان بدێ ڕاتمیان ئەوانی سەردانی شون خۆیانکەن و علاج ئاڵەمەکەن دەستخەنەوە علاج ئاڵەمەکەن ئاڵەمەی خەڵکەی ئەسوات زۆر لێیان کرد. جاناتان بۆ کارمەندێک باس بۆ بکەن ئێستا لە نەخۆشخانەی هیوا نەخۆش دەبیندرێ ئاسایی نەخۆش بینین یاخود بە هیچ شێوەیەک نەخۆش نابیندرێ وایە هیچ بەڵێنێکتان پێدراوە بۆ جێبەجێکردنی داواکاریەکانتان؟ بەڵێ بەخێ بن سەرچاوم وەڵای وەکو نەخۆش نابینین بەس حاڵەتی ئەمەرجنسی
هەندێکمان گەڕاینێتەوە بۆ قاوشەکان من وەکو قاوشاوت پێشنەکان سەیدە لێ نەفرێک تەنها حاڵەتی ئەمەرجنسی حاڵەتی کە زۆر تەواریگی ناو نەخۆشانێکەوە گە ڕۆژانی پێش و عیلاجی کیمیاویان عیلاجی ڕۆژانەی وەرەگرنەوەڵ ئەگەرێکی عیلاجی کیمیایی پێویست بێ و کاتەکەی هاتە بێ دەبێت چی بکاو نەخۆشە وڵایە بێت ئەوە لایەنەکانی پەیوەندیدار ینی جوابی ئەو شتە بنەوە چکم ڕاستە کۆرسی کیمیاکان دواکەوێت کێشە بۆ نەخۆش دروستە بێ بەسەوە ئەستۆی کەوتۆتە سەر ئەستۆی لایەنی پەیوەندیدار وەکو حکوومەت وەکو سەرۆک وەزیران کە تایسە ئیمزای لەسەر ئەو بودجێ نەکردو بۆ نەخۆشخانەی هیوا بەدل عیادات بۆ ئێمە سەرفی نەکردو بە کارمەند ئەو کارمەند و پزیشکانی نەکارمەندە هەربەتەنە یعنی لە پرزگا هەتا وەکو بەڕێوەبەری خەستەخانە ماوەی ئەوە تقریباً 6 مانگ و 17 ڕۆژیان 16 ڕۆژە بە تقریبی ئەو بەدل عیاداتمان بۆ سەرف نەکراوە خۆی مانگێک 2 مانگ 3 مانگ چاوەڕوانی ینی هەفتەکەی بە هەفتەکەی کە ئەڵێ ئەنجومەنی وەزیران ئیمزای کردو وەزای دارایی وەزای دارایی ئەڵێ من ئیمزام کردو ئەو نایکە عین شتەکان کەوتو دەسی نازانین ینی بەبەست لەم ئیشە چییە ئەگەر نەخۆشێک ئەو کۆرسی دەرسی دوا بکەوێت دەرزی کیمیاییە چی لێ بەسەرتە ئایا ئەو دەرزیانی کە پێشتر لە خۆی داوە ینی ئیسفادەی نامێنێ بۆ یان ئایا ڕوبەڕووی کێشەی تەندروستی دیکە دەبێتەوە بەدڵنیایە ڕوبەڕووی کێشە بێتەوە بەس بۆ مەسەر ئەوە بێ دکتۆرە بەڕێزە پسپۆڕەکان ینی وەڵامی ئەوی بەڕێسان منەوە چکم ئێمە ناتوانین ڕاستی زانیاریانە بین بەس تاکید کاریگەری خراپیارە بێ لەسەر نەخۆش تاکەی ئێوە بایکۆتەکان ینی ئەو پارەی کە 6 مانگە بۆتان تەرخان نەکرێت ئێوە ئەگامەدەم بگەڕێنەوە سەرکارەکانتان وڵی ئەوەش هەرە بێ بە کۆی دەنگ برادرامان لە ناو نەخۆشخانە بڕیاری لەسەر بدرێ بۆ تا ئێستا هاودەنگ لەسەرەوەی کە داوام ناکەن تاکو و سەرف نەکرێ و بڕەپارەی کە دیاری کرا بڵێن پارە ئستیشاری بەدل عیادات چارەسەری بۆ نەکرێت لێرە نەخۆشخانەکە ئێوە گرفتان بۆ دروستە بێ یان گرفتی چیتان بۆ دروستە چۆن گرفت نابێ کیمیایی بە چیە درێلی وانە و لە دەرەوە هەیە لە دەرەوە پارە ئەوێ وایە تاوانە بە چەند ئەیکڕنەگەر لە دەرەوە بکڕن وڵی لە دەرەوە 500 دلارە کیمیاوی گەڵێن 500 دلار ئێمە حتاسە نەمان کرێت لە دەرەوە هەلێ باشە توانەتان هەیە لە دەرەوە بیکڕن یان چ کێشەیەکتان بۆ دروستە بێ ئەگەر ئەو زەختە بێتە سەرتان لە دەرەوە وڵی هەر ئەوە سەگەرەی لامان بگرین و تەواو هەرەوەیە باشە بەڕای جەنابتان حکومت بووە لەم نەخۆشخانەیەکە ئەمە نەخۆشخانەیەکە خزمەتی خەڵکەکە خزمەتی نەخۆشەکە بۆ ئەو پێداویستیانی کە هەیە بۆی دابینە وڵی تۆ لە حکومی بپرسە باشە تۆ پەیامی چی تەیە بۆیان خۆت وڵا داوا نەخۆش و کەسکاری نەخۆش وڵا داواکاری هاوکاری ئەم خەسەخانە بکەن و هەر ئەوە یعنی چیان نەوێگەرە بۆیان بکەن چونکە خزمەتی ئەم خەسەخانەیەکە لەویش وڵاتی هێنیە باوەڕ دەکا وە بێ 1 دینار وە بێ 1 عانە وە بێ 1 فلس خزمەت ئەکەنوتەوە ئێرەتان لێدا بخی ئەوە چیەکەن وڵا وەسم لەیلا مانەگرین و تۆ نەخۆشەکان بگەر هەنەوەینەوە بۆ ماڵ بوێنە بۆ ماڵ سفادی چییە؟ سفادی هەیە لە ماڵ ئەوەسە من بۆ ئیکۆیە 2 ساعتە بۆ ئۆکسیژنە بمەسە ناو مستەشفەی بەخشینە خەسەخانەی بەخشین ئەو پزیشک و کارمەندە تەندروستیانەی کە لە نەخۆشخانەی هیوا کار دەکەن وەکو خۆیان دەڵێن ماوەی 6 مانگە بە لە خۆ بردووانە خزمەتی نەخۆشەکان دەکەن بێەوەی کە موچیان پێ بدرێ ئەوان دەڵێن چی دیکە لە توانایاندا نییە کە خزمەتی نەخۆش بکەن بەبێ بەرامبەر پێویست دەکە کە حکوومەت وەزارەتی تەندروستی و وەزارەتی دارایی بێت بە دەنگیانەوە و ئەو داواکاری کە هەیەە پێدانی موچەکانیانە موچەی 6 مانگیانە پێیان بدرێت ئەوان دەگەڕێنەوە سەرکارەکانیان لەم نێوانەدا قوربانی سەرەکی ئەم بایکۆتکردنە ئەو نەخۆشانن کە ڕۆژانە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ناوەندی عێراق و پارێزەکانی تری عێراقەوە سەردانی نەخۆشخانەکە دەکەن چونکە ئەوانەی کە سەردانی نەخۆشخانەیە دەکەن توانای ئەویان نییە دەرزێک لە دەرەوە بە 500 دلار و هەروەها 3000 دلار و 2000 دلار دابین بکەن و بیدەن لە خۆیان ئەوانەی کە سەردانی نەخۆشخانەیە دەکەن کەسانی کەم دەرامەتن کەسانێکن کە موچەکانیان لە خوار و 500,000 دینارەوەیە کەسانێکن کە توانایان نییە موچەکانیان کە 300,000 و 400,000 و 500,000 دەرزیە بکڕن بە 500 دلار بێ واتە نزیکەی 300,000 لەسەر موچەکانیشانەوە بێت ئەوان بەردەوام پێویستیان بە چاودێری ورتەیە پێویستیان بەوێ کە دەرزی کیمیاییان بۆ دابین بکرێت دەرزی کیمیاییان بۆ ئەنجام بدرێت ئەگەر حکومەت ئەم نەخۆشخانەیە نێت بەهانایەوە ڕزگاری نەکات لەم دۆخی کە ئێستا هەیە وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا و کارمەندانی تەندروستی نەخۆشخانەکە ماژان پێکرد گیانی دەیان و سەدان نەخۆش دەکەوێتە مەترسیەوە چونکە ڕۆژانەم نەخۆشخانەیە زیاتر لە 300 نەخۆش سەردانیەکات چارەسەری پزیشکی وەردەگرێت ئەگەر ئەو چارەسەرانە کۆتاییان پێبێ بەردەوامی پێ نەدرێت ڕەنگە ئەو نەخۆشانە گیانیان بکەوێتە مەترسیەک و وەکو دوێنێ مامە حاجیەوەتی ئەگەر بێت و خزمەتگوزاری تەندروستی لە نەخۆشخانەی هیوا بەردەوام نەبێت
بە دڵنیایی ئەوان دەمرن چونکە توانای ئەویان نییە لە دەرەوە لە کەتی تایبەت چارەسەری خۆیان بکەن بۆیە داوا دەکەن حکومت لە ماوەیەکی کەمدا بێ بەدەم داواکاری نەخۆشان و هەروەها کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی هیواوە تا لەم گرفتەی کەتەی کەوتن ڕزگاریان بکەن بۆی هەزاران نەخۆش یان سەدان نەخۆش لە مردن ڕزگار بکەن.